دەستان خۆش بێ سواسانەکەم خۆشەویستانی گەڕێمیدا سڵاوتان لێبێ ئەمەم چەند ڕۆژە بەبوونی نەورۆزەوە نەورۆزتان پیرۆز بە جایەکتر هەموو ڕۆژێک لە گەڕێمیدا بەرنامەیەکی تایبەتمان بۆ ئامادە کردوون ئەمڕۆ چەپکە گوڵێکی نێرگست لە ڕۆژهەڵاتەوە وەکو شنەبەیەک ڕۆحمان فێنگەکەنەوە بۆ مۆسیقا خۆشە جوانە سونەتیە بە ئامێری سەرنتور کاکە تورەزی مزەفەری بەخێر بێدای خۆ کاکە ماکوانی ئەحمەدی دەستوچاوی خۆش بێ ژەنێرێکی زۆر بە توانای تاریشە پێشە بینە بەنامەکە تار و عود و دەنگێکی زۆر خۆش و ڕەسەنی هەیە مامەعەلانیش وەکو هەمیشەیی بەدەر لە پۆستەکەی کە لێرە بەڕێوەری پەیوەندیەکانی گەڕیان میدیایە بەڵام ئەو تا هەموو کاتێک بە ئامێری زەربەکەی لەگەڵمانە ئالان گیان بەخێر بێ هەموو لایەکتان بەخێر بێ کاک ماکۆنجان خۆشەویستانی گەڕای میدیان بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکەین سواسی بێپایانە نێرم بۆ ئیدریسی بێدارانی شەو کاکە ئیدریسی دەنگخۆش و دەنگزوڵات پاشکەمێک ترگاتە بەرنامەکە دیارە میوانە خۆشەویستانەمان لە ڕێگەی کاک ئیدریسەوە پێیان ئاشنا بووین بەخێر بێن ئەم هونەرمەندە خۆشەویستە دەستڕەنگینانە پڕن لە ئێحساسی جوانی و مۆسیقا و پڕن لە هونەر ئەوەی کە من گوێم لە مۆسیقاکانە بێ ئارام ببمەوە بەڕاستی کاک ماکۆنجان بەخێر بێن سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی عەزیز لەلایەن خۆم و هاوڕێیان ساڵی تازەتان لێ پیرۆزەکەم هیوادارم ساڵێکی پڕ لە خۆشی و کامرانی و بەختەوەری بێت بۆ هەموو خۆشەویستان و هەموو بەشەریەت ئەبێت سپاسێکی تایبەت بکەم لە کاک ئالان ئەوڕۆ جەوری ئەمەی کێشا ئەرێوەڵا زۆر خۆشحاڵ بووین کە توانیمان هاوکاری بکەین و لەگەڵی ساز بژەنین زۆر زۆر سپاسی تۆکەین کاک ماکۆنجانەوە لە شارستنە دانیشن وەڵاهی ئێمە دانیشتووی ڕوانسەرین ڕوانسەر هەردووکتان دەستوچاوتان خۆکەن لەوێ کڵاسوشتی هونەریتان خوێندووە یا خۆتان هەر بەکاری هونەری و خەریکن یا ئەگەر وەڵاهی بۆ فێربوونی ساز چەند ساڵێک ئامۆزشمان دی فێربوونی لای مامۆستایان خۆم بۆ خۆمەوە لای هاوڕێیەکی خۆشەویستمان هەیە کاک فەڕۆق لەلای ئەو دەستم پێکرد و چەند ساڵیش لە خزمەتی ئاغای سیاوەژ نوورپۆڕ بووم لە کرماشان دەستان خۆش بێ دەست و پەنجەتان خۆش بێ منەمەیە هەروەکو دیاری بەرنامە سەرەتای بەرنامە بچینە لای یەکێک لە بەرهەمەکانیەوە گۆرانیەک پێشکەشەکەین دواتر هەندێک قسە باسەکەین لەسەر هونەرەکەیەوە فەرمە
دەستان خۆش بێ خۆشەویستانی گەڕامیدیا ئەم گروپە جوانم ڕۆبەڕاستی ئاراممانەکەنەوە جێ خۆتی بە خێراتنیی گەرمی کاکەیدرسی بێدارانی شەو بکەم پێشکەشکاری بە توانای ڕادیۆی سلێمانی و ڕادیۆی گەڕیان یا تەلەڤیزیۆنی گەڕیان جا مشکلەکەەوە دوێنە شەو ئەم نوکتەیم جێڕایەوە عەریف بەکری برادرمان بووە بە عەمیدی ژاڵیان عەریف بەکری ئێمە شار ڕادیۆی گەڕیانی هەتا ئێستا کاکە جەلاگۆڵەیی یاخوا بەخێر بێ یاخوا بەخێر بە جەلاگۆڵەیی ماوەیە کە ئۆتۆماتیکی کردووە بە بۆنەینەوە ئەنی بڵێ وەستاوە بەرنامەکانی جەخەڵ گەڵە عیب نەبێ کەی هەڵەسێتەوە ئەمێ خۆت چی بە هەواداران تەڵی کەی دەست خزمەتتانان بە وەرزێکی تازەی بەهاری هەموو هەفتەیە دوو بەرنامەم هەیە لە ڕادیۆی گەڕیان کاتژمێر حەقی خۆتی بۆی خەڵک بێتاقەتەوە خۆ چاوەڕێی ئەوتان دێت ئیشەڵا قەرەبووی ئەم 20 ڕۆژاکەمەوە کاتژمێر هەشتی شەو هەموو ڕۆژانێکی چوارشەمان و یەکشەمان لە خزمەتتان ناغم ڕاستەوخۆ یاخوا بەخێر بێ کاکە جەلاگۆڵەیی بخير بك دكتور جەلاجەی نوکتەی هیچ شتێک تازە ڕوو نییە ماوەی نوکتێک تۆزە هینە لە دەوامەوە هاتمەوە ڕێگە قەڵەباڕان بوو جارە تایەتی بەشک مردەوە دەشتێکی بیر بێتەوە کاک جەلال کاک ماکوانێشەکە لە پێشکەشکارە بەتوانەکانی بەرنامەی لێرە دیداری هونەرمەندە ئیتر لە بەرنامەکانی وا دایما قسەی خۆشواری زۆر هەیە قسەمان زۆر دایما بە زمانی خۆتان شۆخی زۆر دەکات و قسەی زۆر خۆشەکە و جاروێ قڕەکە بەسە هونەرمەندەکان شەکە میوانیانەکەی تەڵێشیان بۆێتەوە هەفتەی پێشوایە ڕاڵێن برای هاوڕێکمان کۆچی دوایی گرخواری خۆلی خۆش بێ خۆ ئافریکا تۆزە نەوەی بوو قسەی لەگەڵ کەسانە ئیتر نە لەگەڵ خۆشک نەبرا زۆر ئینسانێکی وشک محبوب بوون زۆر تەلەفۆنی بۆ کردم تۆڵا کاکم ئەمری خوای کردم قەیچی ئیتر کەچوین هەر بەجددی بە من و خۆی و هەموویەوە پێنج نەفەر هەرچی خۆمان هێنا خۆمان بر بەخوا کەس نەبوو قسەی نەبوو لەگەڵ کەسا خۆ ئافریکا ئیتر لە مزگەوتەکە بردبانە دەرەوە هەڵبەت ئەم کاتانە بجا ئەم کاتە خوجادی بیاین پاشا قەفڵە وەڵا پیکابەکە پێکەڵی سیارەکان کوڕەکەش لە پاڵ نابوو وتی ئەها ماشەڵڵا کاکم چی بردواوێ منیش هیچم نەوە کاک جۆزا هەر جەنازێ بیا بەلای هەچ کەسەکە تۆ سەلامی بۆ هەروەیە وتی برا ڕۆژەکە کاکێ من خۆشەویستە هەموو عالەم سەلامی بۆ ئاژان سەلام بۆ ئیترەی و ئەها ترافیکایەت قەفڵ بووە نازانم چی بێت بەجددیەت هێ سەلام وەڵا کەلامان نابە سەڵقەبران هەر پیکابەکەی خۆمان چوار نەفەرەکە ئەوە زۆری زیعامەکەیەوە محبوب و خۆشەویستە بەدانیشە مردوو نەبوو جادی داین پاشا ئەم کاتانە قەفڵە کاتی عەیادەکان ئارە وەڵا ئیتر ئەوە نییە زۆر بەلایەوە سەیر بوو وتی جەلالەوە خەڵکە چی بیراوتم با بە خەڵکی چی وەڵڵا یەک کەسمان بەدواوە نەبوو بەس خۆمان لەگەڵ ڕێژم بۆی خوای گەورە لێی خۆ زامی شتێکی خۆشی کاکزەلاتان بۆ بجێ ئێوارە قرار وچین لە باخێ دەعوت بووی بۆ ناخواردنی ئێوارە وەختی خۆی مەدعامێکە بوو ئێستا چۆڵ کراوە سەگی تێدا بەخێو دەکەن وتی لەکوێ دابەزم کتب لای مەدعامی سەگەکە لای مەدعامی سەگەکان دابەزم کورەوە باش شتێکی لە بەنامەیە ناجێڕێتەوە جاران دەم خوارەوە لای دوودارەوە حەفلا کرا شوێنەکە و مەعمەلی شتێکیان پێوە ناچێڕێتەوە ئەهێنوو دەشوێ حەفلەیە لای مەعمەلی شتێک دوو لە ڕێوە مەعمەلی پیساییەکە تۆ سێوی ناو نیشانە ئەوە درەسە زۆر ناخۆن خۆشەویستان کاک ماکوانجان داوای لەبوردنەکەین ئەگەڕێمەوە لای ئێوە بەرنامەکانی ئێمە بەڕاستی هەموو کاتێک پڕە لە دەمەتەقێ قسەی خۆش و ئیتر نازانمەوە من یەک جار بە خزمەتی کامگارەکان گەشتی من و کاگەلان بێژە کامگار و براکانی و کاگۆشەن و کاک هەمویان بوون پەشەنگ و هەمویان بوون ئەوش هەر قسەی خۆشی زۆرە جێرا ئەوی لای ئێمە لە سنە زۆر شۆخیە کرێ مەسەڵەن قسەی زۆر خۆشی بێ بوویتە نازانمەوەش یادار بێمان زویر نەبنێ ئەمانش خۆدەوێ بیرەوەری خۆشیان هەیە لەو تاخۆستا دەوروبەری ئەگە بیرتان کەوتەوە لە بینی گۆرانەکانە ئەچینە لە گۆرانێکتر مادەم پێمان خۆشە ئەگە خۆشتە هەرچێکە تێ بێڵی بە گەڕیان میدیا ئەمە ڕادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیانە هەر وشەی گەڕیانمان ناو ژادۆ خۆزان ڕتمی گەڕیان شتێکی کوردی و زۆرتر لە ناوچەی لێلا خۆسنە لای ئێوە سەرچاوی گرتووە ئێمە ئەومان کردووە بە ناوی ڕادیۆکەمان زۆر ناوێکی جوانە بەڕاستی زۆر زۆر پێم خۆش بوو ئەو پەیامە دێنم کە ئەو ئازیزانە زۆر هەواڵی منیان پرسی وە دەستی ئەمیان ماجەکەم ئیشەڵا لە مانگی ڕەمەزانە
هەفتەی دوو شەو لە خزمەتیان نابوون یعنی تۆ ڕێت ئەرە وەڵامە چەکەوە بێ مەزە کوچە ئەی ئەمە چاخانە نییە ئەو شتێ خۆی پیشەنە أيوة ئەو چاخانەکەی گەڕێن نییەمە بەرنامە ئەمە نەرستانە چاخانەیە ویمە چاخ خوا بخوای ئای بینی وەڵای چایەکیان بۆێنە و خۆری بینەکەش لێرە حازر ئەو بەرنامە هاي قدر يبوها هاتي واز والله ناڵم هاتم پەیامی بگەێنم چکە بەخوا تەلەفۆن وشتم زۆر بۆی خۆش مەڵە هاتت شو شمانو یەکشەمان یەکشەمان ئینشاءالله. تا ژمێر هەشت لە خزمەتیان هاتم ئیتر بەرنامەی ڕەمەزانیش خۆ دەزانی کاتی نییە جیاوازترە جیاواسترێ بە خێراتنی سپاس بە کاکە جەلاکۆڵی خۆشەویست البجي ئەچینەوە لای بەرهەمێکی گۆرانیکتر لە گۆرانی خۆشەکانی ئەم گروپە جوانە بەدەنگی کاکە ماکوان ئەحمەدی أي آخرين بعد خۆش بێت بەخێر بێنەوە خۆشەویستان ئەوەیە هوەری ئارام بەخش یا هوەرێکی نەرم هوەرێکی ئارام بە هەموو بمانایەک ینی بەڕاستی پیا ئارام بێتەوە گوێ لەو سنتورە خۆشە بێت لەو عودە جوانە
زابڕۆ شانسی من ئەسپی تاری نەکرد کە ماکۆنەجنا باوەڕم پێ بکە خۆشترین ژەنینی تار ئەنجام بەڵام بەهار ئەگەر یەک پارچە مۆزیکیش بێ بەتار پێشکەشمانی بکە ئێمە هێڵین وەلای خۆمان بۆ یادگاری لە کەناڵی گەڕامیدیا حەزەکەم تواناکانی ئەم پیاوە جوانە تارەکەی خۆتێنن کاک بورانجان ئەو تاری خۆیمان بێتێ بە ئەرگ نەبێ حەزەکەم گوێتان لە دەست و پەنجەیە من ئەسپی تارەکەم لێتان ناشەرمە بەڵام من بە شێوازی ئەکادمی وەکۆمان فێر نەبووم ئەمە خۆیان بە ڕەدیفەکان و بە شێوەیەکی زیاتر بە شێوەیەکی زانستی تر فێربوون حەزەکەم گوێتان لە دەست و پەنجەی ئاڵتۆنی کاکە ماکوانی ئەحمەدی بێ ئەم پارچە مۆزیکا کاکڕێبا زڵنیام ئیسپادەی لێکات دوای بۆ بەرنامەکانی بۆ بێدارانێک شەو بۆ کاکە دریس جا باشە بۆ ئیدریسی برام لێرە شەو شاعیرە والله خۆشەویستانی گەڕامیدیان بەنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ ئەگەر هات پرسیارێکتانە بوو پەیام و پیرۆزباییتانە بوو بۆ نەورۆز ئەتوانن بیگەینن لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی گەڕیان میدیا 070 471 52 64 و یاخۆ ژمارە مۆبایلی 070 891 75 75 واتساپ و ژمارە مۆبایلی 050 727 35 کاگرێباز شاشەکە دایناوەتان سپاس ئێمە تا ئێستا نازانم بە شێعر خوێندنەوە چی لەگەڵ مۆزیکا لێکۆڵین بە شێعر جاران بەهۆی شکوڕوای بابانەوە پێمان هەوارگەی دڵان تارەکەی بۆ زیاد بکەی سوپاس دەکەم کاکە ڕێباز ئەگەر ویستیان لێکمان کرد خەمت نەبێت ئەبین بەداوت و حەیران ئەبین بەمقاف و لۆرە و هۆرە ئەبین بەوەستە و شەرارەی بەندێک ئەگەر ویستیان لێکمان کەن خەمت نەبێت ئەبین بە باڵندەی وشە و لە کوێستانی بەرزی مشتی شاعیرێکە هێلانەیەک دروستەکەین ئەگەر ویستیان لێکمان کەن خەمت نەبێت ڕازی نەبوون ئەگەر ویستیان لێکمان کەن خەمت نەبێت ئەبین بە گۆرانی بۆ گەروی گۆرانی بێژێک ئەبین بە باڵندەی وشە و لە کوێستانی بەرزی مشکی شاعیرێکە هێلانەیەک دروستەکەین ئەگەر ویستیان لێکمان کەن
خەمت نەبێ بە ملوێن جار بەڕەهێڵە دەڕژەینە سەر قات و قڕی شۆڕەکاتی ئەم سەردەما ئەبین بە مەزراوی پەنجەی دەستی شۆخێک ڕازی نەبوویت ئەگەر ویستیان لێکمان کەن خەمت نەبێ من و تۆ هەین تا ئەو کاتەی نۆت و مۆسیقا و شعر و بەستە و گۆرانی و لۆرە و هۆرە و مەزراو مابێ من و تۆ هەین ئەگەر ویستیان لێکمان کەن خەمت نەبێ باوەڕم پێ زمانم لە گوۆ کەوت دازانم چی بڵێم دەستان خۆش بێت ڕێباز دوای ئەمان 1 ساڵ تەمرینەکەم بەشکم توانم 1 ساڵ تەمرینەکەم بەشکم توانم تارەکە و کۆ بەکاربێنم ئەوە یەک دووەمیان نازانم ئەو کە زمانی مۆسیقایەڵێ بە قورئان دڵم پڕ بوو بورانە من عاتفی ترە تێ بگریت یا بگریت یا بێ خۆ بکوشی یا بێ قوڕی نیاوی بەسەری خۆتە یا پیاوتەنی ئەمە لە بەنامەشان ناوتری بەس مەجبورم سیگارێکی وانێت خوا نازانی ئەو حوزنە ئەی هەوار ئەو حوزنەی و مۆسیقای لەگە خۆیان بردی دەستان خۆش بێ بەڕاستی دڵمی پارە و پاراوکە نیەتی هیچم بۆ ناوترێ هیچم بۆ ناوترێ لەگەڵ ئەو دیک لە مۆشتەیە من چوومە دنیایەکترێ ڕۆشتم بۆ دنیایەکی ئارام ئەم دنیای ناکە پڕە لە شار ئەوە خەرکی جەنگی زیانی سێ ماڵمان کاولەکەەوە خەریکە لێرە ئەم بەداخەوە ئەم بەشەی کوردستانە بوو خەڵک دڵی پێی خۆش بوو بەشەکانی تریژ هاتن لێرە ئارامە بوونەوە خەریکە ئێرەش کاو لەبێتەوە بە بۆنەی هەموو ململانی سیاسی و قوڕبەسەری و نەهامەتی و نەبوونی خەڵک بەڕاستی هەندێک لە هونەرمەندای ڕۆژهەڵات هاتن جاران لێرە ئەوانش گەشیان بە هونەرەکەیە من چەند هونەرمەندێکی هاوڕێمێکە لە ڕۆژهەڵاتەوەتون لێرە کلاسیانەکەدەوە سەدان کەسیان پێگەیان لێنە مەسەن ئەم کوڕە باشە لێرە بۆیە کلاسێک بکاتەوە ئێمەش بە ئەکادیمی فێری تارە بووی لێ هەزاران کەس بەس ئێستا کوردستان لێ قەیرانەیە ئەوەی کە باوی نییە هونەرە هونەر کەس دی ناپرسێتەوە بەداخەوە
هەر خەریکی شتی ترن نازانم دنیا یۆ جارە کاور بووە بەشم سەر و کۆمان هەڵبژێرە و عێراق من بۆ بکە بە پڕ بکە لە خێر و خۆشی کە بە حیاتی نازانم سپادەشی نەبووە قەناعەت نییە ماریۆ عەبدوڵڵا خۆت گۆڵی بە قوربانە من دەست خۆش کاک جەزا ماندوو نەبن سپاس کاکە ماریۆ گیان ئەنۆر کوردستانی سڵاو بۆ ئێوەی خۆشەویست هەر بژین کاکە ئەنۆری خۆشەویستی هونەرمەندی دێرین و دامەزرێنەری کۆمەڵی هونەری میلی و تیپی هاژە لە ساڵی هەشتاکانەوە ئەنۆر کوردستانی یەک گروپی زۆر جوانەیە لە خۆی و کوڕەکانی لە گەرمیان لە کەلار بەڕاستیەوانش هەموو ئاو دەست و پەنجەڕەنجینن سنتور و تار و کاگە نۆرجیان تۆ منەگە خەمخۆری هونەرمەندان ئێوە دەروێشەکانی هونەرمەندان ئێوەن کە کاتی خۆی ئەم هونەرەتان گیان بەم ڕۆژە لەگەڵ مناجیانەکەم جەمشیدی مەنسووری سڵاو ڕێزی نردووە تەها ڕەمەزانی برادران هەر هەمویان دەست و چاوی هەمووتان خۆش بێت بەڕاستی دڵم کرایەوە بۆ پارچە مۆزیکەوە بۆ دیکلەمەیە کاگی دریجیان گالانیش خۆش بێ هەمان لەبیر نەشێت کەوری لە زەحمەت من دیارە نازانم پێشتر خۆتان چیتان هەمان کردو بەڵام زاراوە خۆشەکەی منتیقی ڕەوانسەر و کرماشانتان لەویر چوو ئەخ نەببیرمان چێ من حەسەکەم ئێستا دوێنێ بەرنمەیەکمان نەبوو لێرە کاک ڕزای کوردەوار بوو تەکلیفم لێ کردوتم گۆرانیەکانی ناوچەی خۆتان بڵێ هی لۆر بڵێ ئەوە بوو مەقامێکی لۆڕی و چەند شتێکی پێشکەش ئەمە بەرنامەی ترمان هەیە ناوی گەڕیان ڕۆژهەڵاتە خاوەن خاتو حەمی دەستنەی پێشکەشەکە من هەموو جارە پێڵم هەر بە زاراوەی گۆران بە زاراوەی سنەی بەرنامەکە پێشکەشکە ینی بەڕاستی ئەوە پارەوە خۆشە زمانەکە گومان لە ئەردەڵانیەکیش بێ لە کرماشانیەک بێ لە گۆرانی ئاخرمان دامانەوە کارێکی کرماشانیە بۆ پێشکەشتانیەکەین چەند گۆرانیمان ماوەیە دوو گۆرانیمان ماوە باشە جارە کۆڵ ناگۆڕی ئێستا جارە کۆڵ ناگۆڕی دوای ئەچینە لای گۆرانێکتر دوای گۆرانێکتر کۆک گۆڕێت و پێسمان بینە بێ کا کامەران خۆمیازی ئەلە دەست خۆمەزی دەست خۆش بە گروپی جوانی ڕۆژهەڵات و کاکە ئیدریس کاکە کابەرانجیان سپاس دەکەم بەڕاستی دەستخۆشی زۆرم هەیە بۆ کاکە ڕێباز و کاک بورهان و کاک ڕێبازی دیجێ کاکە ئامانجیان هەموو گروپێک کە لە گەڕامیدیا شەو ڕۆژ کارەکەن ئالانجان وەڵا خۆتۆش بەحساب هەر مەزای بەشتی شاد هەموو جارەمان خەیت هەڵپەرشێ بەس لەمەیە دڵمان پڕ بوو سپێکمان کرد پێکەوە ئەرەوەڵا ئەرەوەڵا ئالانجان خۆیترە و شتە ناڵەمەویکم لە دەرەوە دەستان خۆش بێ دەستان خۆش بێ کاک جەمشیدی مەنسوورەڵە کاکە من لە وڵاتی دانمارک گوێویستیە ئێوە بمێستا سڵاومان هەیە لێرەوە بۆ کاکە جەمشید هەتاکو دانیمارک کاک جەمشیدیان سواس دەکەین ئەچینە لای بەرهەمێکی تری کاکە ماکوانی ئەحمەدی هەمومان بەیەکەوە گوێبیست تێبین ئایا زانم بورهان لەو کاتی ئەو تەقسیمەیە بە ئاواتەوە مەقامەوە لە بەخوا دوایە بێ دوای بەرنامەکە ئەزانم ئاوەتە ئەیبین بەی خوێنمەوە لە موساوی بەرهەمێکی تری کاکە ماکوانی ئەحمەدی خۆشەویستانم ئەماوەیە بە قەولی عام کە قساکەین لە دەرەوەڵە حەشرمان کرد ئەمما حەشرمان کرد بە بەنی نۆرۆزەوە هەموو ڕۆژێک لە خزمەتانەیە بمان بەخشن ئێمە بەرنامەکەمان خۆتان زان هەفتەی جارێکە بەڵام بەرنامە تایبەتەکانی نەورۆز بەردەوامە لە خزمەتانەین هەتا کۆم گروپە جوانانە و هونەرمەندە پڕ ئەزمونانە لێرە بەنێمە بەرنامەکانمان بەردەوامە پێنج شەمە تا ڕۆژی شەمە سیانزە بە دەرەکەوە بەڵێ بەرنامەکانمان بەردەوام
لەژێر سایگەردون زوو یاماوە لەژێر سایگەردون زوو یاماوە ساتێ بەبێغەم سەرنان یاماوە ساتێ بەبێغەم سەرنان یاماوە ئای مەگری مەگری چاوەکە دێشێ دایکی خۆت نییە نازت بکێشێ ئای مەگری مەگری چاوەکە دێشێ دایکی خۆت نییە نازت بکێشێ دەستان خۆش بێن سەرکەوتوو بن خۆشەویستانم ئەگەر کاگرێباز ئاوکارمان بێچینە لای ناوبڕێک پێویستیان بۆی کە کۆچی نەسپەکە بگۆڕن بۆی کە دوایین بەرهەممان پێشکەشەکان ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ لە گەڕامیدیا و پێشکەشەکرێت ئەم شەو کاژمێردا لە تەلەڤیزۆنی گەڕامیدیا جارێکتر بەرنامەی دووباراکرێتەوە و ئێستا ڕاستەوخۆ لە ئەوانەی کە بینەرمانن لە پیجی گەڕامیدیا لە فەیسبوک سڵاو ڕێزیان بۆ نەرین ئەوانەی ڕاستەخۆ لە تەلەڤیزۆنی گەڕامیدیاوە ئەمە بینین بە هەمان شێوە ڕێز و خۆشەویستیمانەیە بۆتان بیسەرانی گەڕیان میدیاش یا ڕادیۆی گەڕیان لە سەر شەپۆلی FM 94.1 خۆشەویستان چەندین بەرنامەی تایبەتمان بۆ ئامادە کردوون بۆ ڕۆژانی مانگی ڕەمەزانی پیرۆز و شەوان بە هەمان شێوە لە خزمەتان نابین دیارە ئەگەر ئەچینە لای ناوبڕێکی زۆر کورت و دێنەوە خزمەتان
خۆشەویستانی گەڕای میدیا خۆشحاڵ بووم گەڕامەوە خزمەتتان بۆ تاواکردنی بەرنامە تایبەتەکەی ئەمڕۆ بەرنامەی هونەرستان بە میوانداری دوو هونەرمەندی زۆر خۆشەویستی دەست و پەنجەڕەنگین کاکە تورەجی مزەفەری و کاکە ماکوانی ئەحمەدی کە ئێرەیان ڕووناکردەوە بەڕاستی لە ڕەوانسەرەوە هاتبوون تەشریفیان نابوو کاکە ئالان جان سوپاس دەکەم کە تۆ شاوکاریان بوو ئەمڕۆ من هیچم نەماوە دوایین دیاری بەرنامەکە نەبێ ئەمڕۆ کە پێشکەشمانێکە کاکە ماکوان بەڵام پێشەوەی کە ئەوە پێشکەشکە پێشەوەی منش ماڵاوی بکەم حەزەکەم کاک ماکوان چی هەیە بیگەێنە پەیامێک ئەم گۆرانی چیەوە هەچ دوایی گۆرانی ئێستا کاک جەزاک لە یەکەوت گۆرانی کرماشان و نەزانم ناوچەی کرماشان کاگدریس ئەویش بەخۆشی کاگدریس و هاوڕێیان و هەموو خۆشەویستان پێشکەش بێت بە خەڵکی کورد
گۆرانێکی ناوچەی کرماشانە ئیسماعیل خانی مەسقەتیە پێشکەشتان دەستە خۆش بێ دوێنە شەر وەبزانم اسماعیل خانێکی مەسقەتیان پێشکەش کردین کاکە ڕزای کوردەوار دیارەوە هونەرمەندە زۆر جێگەدەستی دیارە لە هونەری ناوچەی کرماشانە ڕۆحی شاد بێ احتیمال نەمەوە ساڵی 1970 ئێمە کۆچی کردن ڕەوانی شاد بێت خۆشەویستانم خۆشحاڵ مەمڕۆ لەم بەرنامە تایبەتەیە لە خزمەتان نابووم هیوادارم توانی وەکو گەڕێمیدیا هەموو کات ئەم هونەرە جوانانە هەمووی پێشکەشیەوە بکەین و ئەوی کە هەیە بۆی هونەری کوردی هەر بەردەوام بێت و لە خزمەتێکی زیاتر بخینە سەر خەرمانی هونەری کوردی طبعا ئێمە بەرهەمانە هەر هەمووی ڕیکۆرد دەکەین هەر هەمووی بە ئەرشیڤ دەکەین بۆ نەتەوەکەمان دوای پێشکەشتان دەکەینەوە لەگەڵ دیارە جوانەکەی گۆرانی خۆشەوی کاکە ماکۆن ئەحمەدی و گروپە جوانەکە کۆتایی بە بەرنامەی ئێوارێ ژێنین خواتان لەگەڵ ماڵتانەوە Shame.